ئەم کاتتان باش. من یادگار فایقم لێرە بەدووە لە خزمەتتاندا دەبم بۆ پێشکەشکردنی بەرنامەی باکراوەی. لێرەوە جێخۆیەتی کە دەستخۆشی لە خات و ڤینۆسفایق و کاکە ڕەنجسەنگاوی بکەم کە بۆ ماوەیەک ئەم بەرنمەیەیان پێشکەش کرد. بەو هیوایی بتوانم لەو ماوەی کە لە گەڵتاندا دەبم شتێک بخەمە سەر خەرمانی ئەم بەرنمەیە. تەوەری ئەم جارەی بەرنامەی بەکراوەیی دروستبوونی دەوڵەتی کوردیە کە لە ئێستادا بۆتە جێگەی باسی ناوەندەکانی ڕاگەیاندن و بۆتە جێگای مشتومڕی نێوان ڕۆشنبیران و سیاسەتڤانانی کوردستان. لێرەدا جێیخۆیەتی بپرسین ئاخۆ باسکردن لە دەوڵەتی کوردی بۆ ختوکەدانی هەستی هاوڵاتیانی کوردستانە و مەبەست لێی وروژاندنێکی عاتفیانەی ئەم پرسەیە و یاخود بە فیعلی بەرپرسانی کوردستان بەرنمەیان بۆ ئەو پرسەداناوە و هەنگاویان بۆ نراوە. دەوڵەتی کوردی بووە بە مەسەلەگەلێک بۆ مزایدەی سیاسی و بەکارهێنانی بۆ ترساندنی نەیارەکان. ئایا هێشتا سیاسیەکانمان هەڵگری ئەو بڕوایەن کە ئەگەر دەوڵەتی کوردی ئەوان دروستی نەکەن و حاکمی نەبن ئەوە دروستبوونی مەحاڵە و ناهێڵن دروست بێت؟ ئایا هەر بەڕاستی بوونی دەوڵەتی کوردی پێویستە بۆ ئەوەی کورد ناوماڵی خۆی ڕێک بخاتەوە و هەڕەشەی دەرەکی پارێزراو بێت؟ ئایا بە بێبوونی دەوڵەتێک و خەوارەیەکی سربەخۆ کورد لەناو دەچێت لە کاتێکدا هەزاران ساڵە بەبێ ئەوەی دەوڵەت بین و سەرڕای هێرش و هەڕەشە و پرۆسەکانی پاکتاویش کورد هەرماوە؟ ئایا ئەرکی سەرەکی دەوڵەت پاراستنی میلەتە لە ناوچوون یاخود پاراستنی ماف و زیادکردنی ئازادیەکانی تاکە؟ ئایا کۆمەلگای کوردستان یاخود تاکی کورد ئامادەیە بەرگری لە پرۆژەی دەوڵەت بکات لە کاتێکدا باس لە بوونی بێدادی و نایەکسانی دەکرێت و دەوترێت کە کەمینە دەیخۆن و زۆرینەش سیر دەکەن؟ بوونی ژێرخانێکی ئابووری پتە و تۆکمە و پشت بە خۆبەستن لە ڕووی ئابووری و بەرهەمهێنانەوە تا چەند گرنگە لە کاتێکدا تا حاڵی حازر هەر بەرخۆر بووین و زۆرینەی پێداویستیەکانمان لەو دیوی سنوورەوە بۆ ڕەوانە دەکرێت. لێرەدا دەبێت ئەوەش بپرسین ئایا بە بێبوونی دانپێدانانێکی ئیقلیمی تا چەند دامەزراندنی دەوڵەتێک لە باوەشی عێراق و لە بندستی ئێران و تورکیا و سووریادا ئەگەرێکی ڕێتیەچوو قبول کراوە؟ بەڵێ بینەرانی عەزیز، وەکو لە پێشەکی بەرنمەکە ئاماژەم پێدا تەوەری ئەمڕۆی بەرنامەی بەکراوەیی تایبەتە بە قسەکردن لە سەر ڕاگەیاندنی دەوڵەتێکی سربەخۆ بۆ کوردی یاخود دروستکردنی دەوڵەتی کوردی. بۆ قسەکردن لەسەر تەوەری ئەمڕۆژمان میوانداری کاک ئاسۆعالی چاودێری سیاسیمان کردووە لەگەڵ کاک موحسین ئەدیب نووسەر، هەروەها کاک سوارە قەرەداخی وەکو مافناز بەشدار دەبێت لەگەڵمانە. هاوکات کاک عەبدولوهاب عەلی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە ستۆدیۆی بەکراوەیی ئامادە دەبێت لەگەڵمانە. بەڵێ جێی خۆیەتی لێرەشدا سوپاسی ئەو خوێندکارە خوێنگەرمانە بکەین کە ئەمڕۆ ئەرکیان کێشا و لە ستۆدیۆ لەگەڵمان حازرن لەگەڵ میوانەکانم. لەو پرسیارەوە دەست پێ یەکەم کاگاسۆ، ئاخۆ باسکردن لە دەوڵەتی کوردی وەکو لە پێشەکێکەشە ئاماژەم پێدا بۆ ختوکەدانی هەستی هاوڵاتیانی کوردستانە یاخود ئەوەندەی تۆ تێبینیت کردبێ بە فعلی هەوڵێکەیە بۆ ئەوەی دەوڵەتی کوردی دابمەزرێنرێت و هەنگاوی بۆ نراوە؟ بە بڕای من یەک فاکتەر نییە کە ئەم مەسلەی ئاوروژان و خستێتی سەر ڕووپەری ڕۆژنامەکان و گفتوگوی نێوان ڕووناکبیران و تەنانەت جەماوەری خەڵکی کوردستان. ئەو فاکتەرەوەیە کە فاکتەرە بابەتەکەی لە مێژووی دروستبوونی ئەم نەتەوەیەوە هەموو تاکێکی نەتەوەی کورد ئەو هەست خۆ بە کەمیزین و غەدر لێکراوی لە مێژووی ڕابردووی هەیەتی خەونی بە دەوڵەتبوونی کوردستان لە لای زۆربەی زۆری تاکانی کوردستان شتێکی هەبوو بوو. ئەوە یەکێ لە فاکتەرەکانە، بەڵام ئەمەی کە لەم کاتا و ڕوژانوێتی بە بڕای من دوو فاکتەرە. یەکێکیانەوەیە کە ئەو گۆڕانکاریە گەورەی کە سەرەتاکەی لە بەهاری گەلانی عەرەبیەوە دەستی پێکردووە و دیار نییە ڕاوتەکەی بە چ ئاڕاستەیە کاڕواوە هەموو لێکدانەوەکان بۆ ئەوە چن کە بەتایبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سەرەتایی داڕشنەوەیەکی نوێ دابێت کە لەو داڕشنەوە نوێیە خەونی بە دەوڵەتبوونی کوردستان خەونێکە سەری هەڵداوەتەوە لای خەڵکی کوردستان و لای سیاسەتمەداران. ئەوە بابەتێکی فاکتەرێکی بابەتی هەرێمایەتیە کە ئەو بابەتی جوڵانوە. فاکتەرێکی تریش بە بڕای من بەشێکە لە ململانەی و کارتی سیاسی و هەندێک جار بۆ مزایەدە و پەردەپۆشکردنی هەنێ بابەتی تر ئیسارە ئەکرێ بۆ خامۆشکردنی هەنێ بابەتری. کێ نەمانەی ئیسارێم بابەتەکەن بە بڕای دەسەڵاتی سیاسیە کە ئەوەنەی قسە لەو بابەتەکە ئەوەی کار بۆ بابەتە نەکردووە بە مێژووی 21 ساڵی دەسەڵاتدارەتی خۆماڵی.
ئەو نەمان ئیش بۆ نەکڕۆنی باسیەکەین و ئەو کاتی ململانەکان لەگەڵ بەغدا تیژە بێتەوە ئەم بابەتانە ئەو ڕژێنرێتەوە و کاتانی خامۆش کرێ لەبیرە بێتەوە بە دیوەکی تریشیا لە ململانێ و کارکردن بۆ بانگەشەی هەڵبژاردننی ناوخۆیی چه هەڵبژاردننی پارێزگاکان بە هەڵبژاردنێکی تر ئەمە بابەتێکە بۆ ڕژاندنی هەستی خەڵکو و کۆکردنەوەی خەڵکو و کەواتە تۆ ئەڵیت کە هەنگاوی بۆ نەنراوە لە خیلالی ئەم 21 ساڵە هەنگاوی پێویستی بەدڵنیایی بۆ نەنراوە. بەڵێ زۆر سپاس. کاکە عەبدوڵڵا با بێمە لای تۆ. کاگاسۆ لە قسەکانی ئەڵێت دەوڵەتی کوردی لە خیلالی ئەم 21 ساڵە ئەوەنەی قسەی لەسەر کراوە ئەوەنە بە کردەوە کاری بۆ نەکراوە. تۆ تا چەند هاوڕای لەگەڵم بۆ چوونە؟ سەرەتا سپاس بۆیەوە خوشحاڵم لە خزمەتانم لەم بەرنامەیە بە حەقە دەمێت لە جارێ سەرەتا پێش وەڵامی پرسیارەکەی جەنەبم و دووسێ ڕوونکردنەوەم بۆی ئەرزەی خۆشکەین بۆ قسەکردن و گفتوگۆکانمان. یەکەمینەوەی ئێمە لەسەر ئاستی دەسەڵاتی سیاسی لە کوردستان من لام زۆر سەیرە بە سوورە و سەڵتیش هەمانە و هەموو کەناڵەکانی شایانە هیچ کەسێک باسی ئەوەی نەکردو عەلانی دەوڵەتی کوردیەکە لە نەورۆزە شێ ئەمێ هێنایە سەرزاری وە دەستگەکانی میدیا سایتەکان خەڵکی تر گەنج ئێمە بە تەحەدی ئەڵێمانی وەکو بڵێ بە هەموو قەنەعاتێکی وڵێم یەک کەس بێنە باسی دەوڵەتی کوردی بکردوێت کە وتبێتمان ئێمە لە 22 نەورۆزە عەلانی دەوڵەتی کوردی دەکرێت. دوو هیچ کاتێک لەقەدەر ئێستا بینی ئێمە و عێراق تێک نەچوو بەڕاستی وەکو ئێستا زۆر زۆر حساسەتێک چوە کە زۆر جار بەداخەوە بچووگەکرێتەوە لە بینی دوو کەسایەتەیە سەرۆکی هەرێم لەگەڵ نووری مالیشی کە ئەمە وانییە بەڕاستی مچێشەی میلەتێکە و هەرێمێکە لەگەڵ دەسەڵاتێکی سیاسی باڵادەست کە بێتتر حکوومەتی فیدرالی عێراق حکومی مەرکەزی و کۆڵێ کە ینی ئەم هەوڵە ئەدرێت بەڕاستی ئیسان لەو گومان لەوەکە چۆن باسی دەوڵەتی کوردی بکات و چۆن شرۆڤی بکەوە چۆن لەگەڵ ڕووناکبی و ڕۆشنبیر و کەناڵ دروستکەین ڕێڵە دروستکەین لەگەڵ یەکتریا دراسی بکەین ناوخۆمانە قەزم لەوەیە بورە مەڵم کاڵم ئەگەر ئەمەیانی ئیسان دەخاتە گومانەوە کە تۆ شتێکردنەوە پێ بڵێن تۆ توتە ینی ئەمەیە لێراشت مشکەکە خەڵکی ترەوەی دەسەڵاتی سیاسی کاری کردووە لەم 21 ساڵە تقریبان تەمەنیاکە لە کوردستان ئاە ئەگەر کاری نەکرد بێت حکومەتێک چۆن حکومەتێک هەرێم دروست دەبێت ئەگەر کاری نەکردێت چۆن پەرلەمانێکی بە میلەت ئەگەر کاری نەکرد بێت چۆن ئێستا فڕۆکەخانەی ئاسمانی هەیە ئەم برادرە بەڕێز ئەوی توێت ئێستا توێت لێرە سواری بۆ هەڵوڵاتێ لە عالەمایە ئەگەر ئەمانشتی سیادین لە دنیا ئەگەر کاری نەکرد بێت ئەم سوپایە چۆن دامەزراوە ڕاستە سوپاسکەم کە کەم و کوڕی من لە حەزە لە سەرێ بێت تێبینی هەبێ بڵێن هێشتانە بۆ سوپایەکی نیشتیمانی وکن حەزابی سیاسی زیاتر کارتێکردن و هێزی هەبێت لەوێ بەڵام ئەیە مسپانیە ئەی باشە ئەمانی کۆپتەر و ئەم فڕۆکەکەیت لایەنی بەرگریش دێنە سەر لایەنی بەرگریش بەڵام مەبەستمە تۆ وتت کە لە وتاری مەبەستە ئەوە بوو کە وتاری نەورۆزی سەرۆکی هەرێم بە هیچ شێوەیەک باس لە ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی نەکراوە بەڵام وەکو کاگاسۆ لە قسەکانی ئاماژێ پێدا ناوچەکە بە گۆڕانکاریە تێپەڕێ ئایا ئەم گۆڕانکاریە ئەوە ناگەێنێت کە ئەبێ کوردیش ئەبێت قیادیەکانی کوردیش بیر لەوە بکەنەوە کە هەنگاو بۆ ئەم مەسەلەیە بنێن نەک بە ترس و ینی بە چۆن بڵێ بەبێەوەی جەراعەت هەبێت دەستی بۆ بەرن ئێمە بەشێکی لەوەوە لە سەرۆکی هەرێم لە وتاری ڕۆژی نەورۆزە ئەڵێ خۆشی نەخۆشەکانی بە لە مانگی ئازارە بووە بە ئیشەڵا خۆشەکانیشمە هەر لە مانگی ئازارە تاریچکە ڕوادات و ئەیڵێن بۆ بانکەشی بۆکەن و لە ماکاتەوە ناوچەکە بەرەبەر و گۆڕانکاریی گەورەیە کە کورد بەشێکە بە لە گۆڕانکاریە و بەشێکی بێت و ئاکامەکەی بە شێوەیەکی سەلبی نابێ ئیجابێ بێدانی ئەرێنێ بێت بۆیە باسکردن یاخود قسەکردن لە یا وتار لەسەر ئەو مۆزوعە بەڕاستی بەو سەراحەت موزوع هەنەهاتەوە کە لەبەرەوەی کە لەبەروی ئەمە مشکلمە لەگەڵ مالیشی هەیە لەگەڵ حکوومەت هەیە لە باغ لە عێراق ئەمە بڵێ دەوڵەتی کوردەکەن بە خوتوکانی مەشاعری خەڵکو و هەستی خەڵکو و یان بزۆنەرین هەستی نەتەواتی نەو خەڵک یان نەو جەماوەرە چکە من باوەڕ ناکەم پێویستمان پێ لە ڕۆژێک و نەورۆزە بێژگە لەوەی کە ڕاستەکان بخێنە بەردەمی میلەتێکی خۆمان شتێکی ترمان بۆ خەڵکەوت پێ خوتوکەی خەڵکمان پێ بێت ئەوەیە کەڵێن ئەم خەڵکی ئێمە ئەمانە نەوەفیان بۆ کەلیماتی لە سیاسەت ئەوەش نیە بەڕاستی وەفا ویزەکانی خۆیانێ بۆ پەیمانەکانێنێ هەتا لەگەڵمانە هەڵبژاردنەکەن ئەڵێن باشە چڵم بۆ تەجربەجەکەن 90 خەڵیان لەگەڵ ئیمزا کردین گەرانتیانە 20 خەڵکیان لەگەڵ ئیمزاکە گەرانتیانە بەڵام ئەوان پاش گەزەبنەوە لێی و ئەمە سنەتی حیاتی شۆڤێنیستەکە کاری سیاسی هەرێم سەرۆکی هەرێم لە یەکێک لە لێدوانەکانیدا لەم دوایە وتی ئێمە لە عێراقدا نامێنینەوە بەم شێوەیە واتە ئەو وتی کە لە عێراقدا دیکتاتۆریەت بوونی هەیە بۆیە ئێمە لە عێراقی وادا نامێنینەوە ئایا ئەمە هەر خۆی بۆ خۆی گەر بە ناڕاستە و خۆش بێت مەبەستیەوە نییە کە جیابوونەوەی ئەلانەکەن بەڵێ ئەزای چۆن تەفسیر هەڵەگرێت هەر کەسە وەرزی خۆ چۆن تەفسیرکە تەفسیرکە بەڵام بە حەقیقەت ئێمەش و جەنەبی سەرۆکیش هەموو کەسیش ئەوازانێت هەموو فەردێکی تاش ئێم کۆمەڵگەم کوردە ئەزانێت میلەتەوە نەتەوە ئەزانێت
کە ئەبێ ئێمە دەوڵەت بین ئەبێ بین بە دەوڵەت وەکو گەورەترین نەتەوە لەسەر ئەم زۆگۆی زەویە کە تا ئێستا خاوەنی کیان و قواری سیاسی و نەتەوەی خۆمەنین بۆیە دەبێت بین ئەمە ئەم ڕۆیە یاسبێنێکی دوور و نزیکەمان زۆر باشە ئەمە بڕای ئێمە بەڵام نەسەر تەفاسیلی دوای قسە سەر زۆر بەڵێ کاک محسین کاتێک باس لە دەوڵەتی کوردستان دەکەین یاخود دەوڵەتی کوردی دەکەین مەبەست لی چ جۆرە دەوڵەتێکە وەکو دەزانین کورد لە پارچەکانی تری کوردستانی شەبوونیان هەیە چ لە ئێران بێت چ لە سووریا بێت چ لە تورکیا بێت ئەم بەشە ئێرە نزیکەی بۆ 21 ساڵ دەچێت حکوومەتێکی خۆماڵی هەیە بەڵام بەشەکانی تر ئەوە نیە ئایا مەبەستمەوەی ڕوونی بکەیتەوە کاتێ باس لە دەوڵەتەکەین یاخود بانگەشە بۆ بە دەوڵەت بوونەکرێ مەبەست لی چ جۆرە دەوڵەتێکە ئەگەر مەبەستت چوار پارچەکەی کوردستان بێ لە ڕاستیا من ڕێیم وایە کە باسکردن لە دەوڵەتی کوردستانی گەورە لەوانەیە لە ئێستاە عملی نەبێ و واقعی نەبێ و پێم وایە ئەوەشی کە باسەکرێ لە کوردستانە تا ڕادەیەک لەسەر ئاستی سیاسی و لەسەر ئاستی کۆمەڵایەتی و ڕۆشنبیری قسەکردنە لەسەر هەرێمی کوردستان لە ڕاستیا بۆیە ئەگەر قسە لەسەر دەوڵەتی کوردستانی گەورە بکەین پێم وایە ئەگەر ڕووداوەکانی ئایندە ئەوە فەرز بکەن کە لەوانەیە بۆ نمونە کۆمەڵێک فیدرالە دروست بێت لە کوردستانی باشوور و لە باکوور و لە ڕۆژهەڵات و لە خۆرئاواش ئەکرێ لە ئایندەیەشی دوورترا لە ڕاستیا قسە لەسەرەوە بکرێت کە ئەم چوار فیدرالایەتە کۆ بکرێنەوە بکەن دەوڵەتێکی ناوەندی بەڵام بەڕێی من لە ئێستا قسەکردن لەسەر دەوڵەتی کوردستانی گەورە لەوانەیە عملی نەبێ نەک لەوانەیە بە دڵنیاییەوە چونکە هەمومان ئەو واقعیا زانین کە شتێکی جیاوازە بەڵام ئەگەر قسە لەسەرەوە بێ کە جۆری ئەو دەوڵەتەی مۆدیلی ئەو دەوڵەتی کە دروستەکەین لە کوردستانی باشوور چۆنە ئەمە لە ڕاستیا وەڵامی تر هەڵەبرێت بەڵام من لە ڕاستیا حەزەکەم پێشەوە قسە لەسەر دوو تەسەور بکەم لە لای دەسەڵاتی سیاسی لە کوردستان سەبارەت بە دەوڵەت مۆدیلێکیان یان ئاراستەیەکیان تقریبا تا ڕادێک ئیهانەکردنە بە خەونی دەوڵەتداری و بینیمانە هەمومان شاد حەڵیەوە بوون کە ئێمە سەرکردەمان هەبووە کە بۆ نمونە دەوڵەتی کوردستانی بە خەونی شاعرانە لە قەڵەمداوە لە ڕاستیا ئەمە تەسەورێکە و ئەم تەسەورە کرێت لەوەیە کورتی بکەینەوە کە جۆرێکە لە ئیشکردن بە پێچەوانەی دروستکردنی دەوڵەتی کوردستان واتە تۆ لە بریەوەی کە زیهنێتی تاچی کورد و عقڵەتی سیاسەکان بە ئاراستەی دەوڵەتداریە بەری دوور یەخەیتەوە و پێم وایە 21 ساڵی ڕابردووش شایەتی ئەمەیە کە بەڕێی من بەداخەوە ئەوەندەی کار کراوە بە ئاراستەی دوورخستنەوەی خەڵک لە دەوڵەتداری ئەوەندە کار بە نزیکردنەوەیان نکراوە لەوانەیە کرێت لە دوای ئەمە زیاتر ڕوونکەینەوە ئاراستەی دووەمیان کە تەواو پێچەوانەی ئەمەیە لە ڕاستیە کە باڵین سەرۆکی هەرێم یان پاپڵین تا ڕادەیەک پارتی تەبەنی ئەکات وەکو لێرە لە ڕاستیە ئیسفادەکەم لە قسەیەکی هاوڕێم کاک خەبەر عەبدوڵڵا کە زۆر لەگەڵ هاوڕام کە ئەی بەسێتەوە دەوڵەتی کوردستانە بەسێتەوە بە مژدەوە واتە بوعدێکی غەیبانی بوعدێکی دینی بوعدێکی ئیلاهی پێبەخشێ من پێم وایە هەردوو ئەم تەسەورە دوو تەسەوری هەڵەن بۆ دەوڵەتداری چونکە لە ڕاستیە دەوڵەت نابێت وەکو کاک عەبدولوهابیش باسی کرد یعنی ئەمە حەقی هەر میلەتێکە هەر نەتەوەیەکە کە ببێتە خاوەنی کیانی خۆی وە لە ڕێگای دەوڵەتەوە لە دنیاە ببیندرێەوە خۆی عەرز بکە بۆیە گاڵتەکردن بەم خەونە بەڕێی من چەندێک هەڵەیە ئەوەندەش ئەوە هەڵەیە کە تۆ ئەمە بەستەوە بەعدەکی غەیبانیەوە ئێمە ڕۆژێ لە ڕۆژانە ئەمە ڕاگەین بۆیە من لەگەڵ کاک عەبدولوهاب کۆکنیم بەڕاستی من پێم وایە کاک مەسعود زۆر بە واضحی مەبەستی ئەوە بوو بەڵام خۆ ڕاستە یعنی سیاسەکان زۆر جار ینی بە زمانی واضح قسە ناکەن چونکە ئەمە پێوترێت دیبلۆماسیەت و جۆرێک لە بڵین بۆشێک ونیە جملەیەک فریا درێتە ناو واقعەکەەوە بۆی خوێنەوەی جیاوازی بکرێ بەڵام لە ڕاستیا خوێنەوەکان و پێچش باسی ئەمە کراوە لە ڕاستیە لایەن سەرۆکی هەرێم و لایەن خەڵکی سیاسی شەوەکەی ئەمە حەقی خۆمانە بینە خاوەنی دەوڵەت بەڵام ئەوەی کە ڕێگانەدا واقع سیاسیەکەیە بۆیە ینی ببوورە گەر ئەمە ڕوونتەمەوە کاکین ینی من پێم وایە ئەم دوو تەسەوەر هەرچەند هەڵەیە بۆیە تۆ لە ڕاستیا پێویستی بەوە هەیە کە لەسەر ئەرزی واقع دەوڵەت دروست بکەیت کە دەوڵەت دروستکردن پێم وایە هیچ کێشەیەکت نابێت بۆ خۆی هەم خەڵکیش ڕازیە بێ و کۆدەنگێکیش دروستەکەی هەمیش ئەوەی کە پێوترێ اعترافی نێو دەوڵەتی کە ئێمە لە مێژووی خۆمانە گیرۆن بەرەس ئەم چەمکەوە خواردووە چکە دەوڵەت چییە دەوڵەت بریتە لە بەمانە تەقلیدیەکەی بریتە لە گەل و ونیە خاک و دەسەڵاتێکی سیاسی ئەمە هەرسێکیمان هەیە زۆرەوەی کە زیاب بۆ مەسەلەیە تەسەورت کرد دەکرێت پێم بڵێ تەسەوری سێهەم چییە تۆ لەگەڵ هیچ تەسەوری سێم ئەوەیە کە تۆ بێ لەسەر ئەرزی واقعا لە ڕاستیە لەناوە دەوڵەت دروست بکەیت یعنی بیتە خاوەنی کۆمەڵێ مواسساتی ڕاستەقینە بیتە کۆدەنگێکی نیشتیمانی بۆ دروستکە کاکە بیرمان نەچێت ئەمە تا چەند کراوە من پێم وایە ئەمە نەکراوە یعنی تۆ سێرکە
ئەوەی ینی من ئەوەی بەلای منەوە گرنگە لە قسەکردن لەسەر دەوڵەتە بور و ژێنرێ و باسی بکرێ من بۆ خۆم بەڕاستی کە پاتێ باسی دەوڵەت دەکەم لە چەند ساڵی ڕابردووە باسم کردو و قسەم لەسەر کردو لەسەرم نووسیوە و مەلەفم لەسەر کردوێتەوە بەو ئامانجە بووە کە یەکەم دەوڵات ئەو چوارچێوە گەورەیە مەزنەیە کە هەمومان کۆکاتەوە بۆیە ناکرێت دەوڵەت بکەینە کایەک بۆ پەرتکردنی کوتاری ئێمە و حیزبە سیاسەکان و کۆمەڵگای ئێمە من پێم وایە تا ئێستا نەکراوە و لەوانەیە لە ئەخیر قسەی سەرۆکی هەرێمیش لە نەورۆزە تا ڕادەیەک ئەمە تیا بەرجەستە بێ کە من قەناعەتم وایە کە نەک حیزب با بڵێن کۆمەڵگا لەگەڵیانە بوو بە شێوەیەکی گشتی نەک حیزب معارەزە لەگەڵیانە بوو تا ڕادەیەکی کەتی نیشتیمانی کوردستانیش تا ڕادەیەک لەم ڕۆ جیاواز بوون بەسمەوەیە کا بێ لە ڕاستیا قەتێکە باسی دەوڵەتەکەیت ینی لە ناوەوە دروستی کەیت و کە دەڕاگەاندنی پێم وایە ئاسانە بێ بووە ئیعتراف فێکردنیشی ئاسانە بێت بۆوە ناکرێن بەسینەوە بە مژدەیەکی ئیلاهی و بوعدێکی دینی پێ زۆر باشە دوای ڕێی کاک عەبدوڵڵاهیش لەسەر کۆی قسەکانی کاک مەحسین وەرەگرم کاک سوارە دێمە لای تۆ کە باس لە دەوڵەتی کوردی دەکەین ناسنامەی ئەم دەوڵەتە چی دەبێت ئایا دەوڵەتێکی نەتەوەیی دەبێت یاخود دەوڵەتێکی چۆن بڵێ دیموکراسی دەبێت ئەگەر دیموکراسی دەبێت کەواتە سوودی سربەخۆبوونمان لە عێراق چیە لە کاتێکدا لە عێراقیش باس لەوە دەکرێت کە دیموکراسی بوونی هەیە و کورد لە زۆربەی کایەکان و لە زۆربەی بەرپرسیارێتە گەورەکانیش دەستی هەیە ئەگەر باسیش لە دەوڵەتێکی نەتەوەیی ئەەکەین هەست ناکە ئێمە هەنگاوێکە بۆ دواوە بەڵێ من سەرەتا زۆر سپاس وە ئەمەجی شانازیە کە ئینسانی کووردا بنیشێت باسی گەورەترین کێشەی گەلەکەمەکەن کە کێشەی دەوڵەتی کوردستانە لەبەرەوە دەکرێت من ئەمە وەکو هەنگاوێکی نەوعی بەڕاستی دەستخۆشی لە ئێوەش وەکو ئەو سەتەلایتەوە لە جەنابەت بکەم و لە هەمووانەی کە تەییدی ئەم بابەتە ئەکەن بەڕاستی ئەمە سەرەتایە بۆ ئەم باسکردنە سەرەتایەکە کە دەکرێت دەدوایە بە کۆمەڵی نتایجی جوان و ئەنجامی باش بینە دەرەوە و ئەو ئەنجامانش وەکو پرۆپۆزاڵێک پێشکەش بە سەرکردایەتی سیاسی بە دەم و دەستگا ئەکادمیەکان وەجارێکە دەگەڕێتەوە بۆ خەڵکانی ڕووناکبیر و بۆ ڕای جادە بۆ نەوەکانی ئەم گەلەمان کە ئێستا دیلیەوەی لەبەرەوە مەجێی ڕێز و تەقدیرە هیوادارم بەردەوامی تێدا هەبێ لەبارەی کێشەی دەوڵەتی کوردستانەوە ڕاستە کوردی یەک کێشەیە ئەوش دەوڵەتە یعنی کە تۆ باسی ملەتێکەکەی ئەگەر باسی دەوڵەتی نۆناکی باسی چی بووەکەی ئێمە وەکو قانونی کە محسینش قانونیە حق قابلی تەزیع نییە یەک حەقەیە کورد یەک حەقیە حەقی سەربەخۆیی ئەمە یاریکردنە بە چارەنووسی گەلی کوردستان کە تۆ یەی کۆمەڵێ شتی بۆ هێنیت و سەقافەکەی جیاکەیتەوە و نازام کوێی جیاکەی یاری بەم چارەنووس ئەو سەرکردایەتیانەی کە بووە ئەو شتانەی کە هاتوون مفاوەزاتیان کردووە گفتوگۆیان کردووە کێشەی گەلەکەمانیان ئاڵۆز کردووە کردویانتە کێشەیەکی معارەزەی ڕۆل لە چوارچێوەی عێراقا یا لە چوارچێ ئەو وڵاتانەی ترە کە هەیە لەبەرەوە دەوڵەتی کوردستان و استراتیجەتی دەوڵەت ئەم دقەیە نەجوڵێنراوە باسی نەکراوە بۆیە باسکردنی جێگەی تەقدیرە لەلایەن هەر کەسێکەوە بێ هەر لایەنێکەوە بێ هەر نووسەرێکەوە بێ و هەر کەسێکەوێ دەبێ ئەمە بە توندی بە باشی بەرەوپیری ئەو فکرێ بچین هەتا ئەگەر بۆ هەر مەبەسێکی تریش بێ بۆیە لە نەتیجا بە شتێکی ئیجابی ئەکەوێتەوە و شتێکی چاکتری لێ دێتە بەرهەم مەسئلەی دەوڵەت بۆ خەڵکی کوردستان مەسئلەی حیاتیە ناکرێ بەبێ دەوڵەت تۆ هیچ دەبێ ئەوانەی کە جەناب دەفەرمووی لە عێراقێکی دیموکراسیە یا من لەگەڵ ئەو ڕای جەنابەتم عێراق لەمە دیموکراسی تر نابێ ئەمە دیموکراسیەکە عێراقە کە کۆمەڵی خەڵک دەستیان بەسەر حکوومەتی بەغا گرتووە و گاڵتە بە مقدراتی گەلی عێراقەکەن و تا ئێستا نەیانتوانی ئەو مادانە چ لە نێوان کورد خۆی بەڵام ئەو کۆمەڵە کەسە کوردیشیت با کورد بێت خۆ تۆ زۆر جار من پێم وایە ئەو استراتیجە غەڵەتە ئێمە کە دوین تۆ هەڵەیەکەوە کە یاریمان پێکرێت تۆ چتە بەغا ڕەنگە بڵێ با ئەوان بێنەوە من بچم یا با فلان کەس کۆمەڵی بدەن نه هەر ئەنیشتە استراتیجەکە خۆی غەڵەتە کێشەی تۆ لە بەغا نییە و لە چوارچێوەی عێراق حل ناکرێ و بە دیموکراسیەت حل ناکرێ پێم وانە بە هیچ جۆرێک لەم ظروفەی کە ئێستا مالیکی و عێراق و هەر کەسی بەڕێزێکی تریتیایە لەمە دیموکراسی تر ناکرێت ئەمە دیموکراسیەکەی عێراقە مەسئلەی دەوڵەتی کوردستان مەسئلەیەکی حیاتی جگەل لەو کێشەیە جگەل لەو مەسئلەیە خەڵکی کوردستان بە خۆڕایی و بە قوربانیەکی بێسنوور و جینۆسایی لە دوای جینۆسایەت شۆڕش لە دوای شۆڕش و ئەوە بووەتە هۆی سەرگەردانی هەمومان و نەکەرەوە کە ماسین قسێکی زۆر جوانی کرد دەکرێت استراتیجی دەوڵەتی کوردستان تاکەکان قیادە گەلەکەمان بە ڕاستەڕێکی ڕاستەخوا برێ و دەتوانێت بێتە سنوورێک کە نەتوانین شەرعەت بە خۆمان بدەین کاک سوارە لەناو قسەکانی خۆتە من پرسیارێکت لێ یەکەم تۆ وتت
کورد یاخود کوردستان هیچ کێشەیەکی نییە جگە لە کێشەی دەوڵەت نەبێت بەڵام بە شاهیدی ینی هەموو لایەک و بە اعترافی لایەنە دەسەڵاتدارەکانیش کێشە بوونی هەیە گەندەڵی بوونی هەیە ئەوانەڕاستەمی باشی کێشەی کوورد دەکەم لەسەر نێتاقی دەرەکی تۆ وەک کۆمەڵگەیە کە دەوڵەتی کوردستان دروستکەی ئەمە بەشێکی ئەم گیرگوفتانی کە هەیە بەشێکی بریکێلوی کە تۆ دەوڵەتن نیە تۆگە دەوڵەت بێ مەسەن زۆر جاڵن باشەکە دەوڵەت دەبێ فەرقی چێگەڵی سۆمال من پێم وایە ئەگەر تو کوردستان دەوڵەتی دەبێ بیشوبێن بە سومال یا بیشوبێن بە وڵات بۆ نەیشوبێنی بە سوید بۆ نەیشوبێنی بە بریتانیا بۆ نەیشوبێنی بە ژاپۆن کاک سوارە تۆ وتت لە ئەسەر ئاستی دەرەکی من قساکەم بەڵام کاگاسۆ ڕێی وایە کە پێویستە سەرەتا لە ناوخۆوە خۆمان بتەوکەین خۆمان تۆکمەکەین پاشان بیر لەوە بکەینەوە بژان ڕای دەرەکی چییە لە سەرمان بەڵام تۆ بە پێچەوانەوە قساکۆ دروستە من لەگەڵیم کە دەبێت استراتیژیکی موحە دەبێت کاگاسۆ لەگەڵ وایە کە تائسا ئەو استراتیژە بەرز نەکراوەتەوە و بەرزکردنەوەکەشی لە گومان هەبێ هەر کەسێ بێ من بم یەکە من بەش بە حاڵی خۆم ئەو گومانە لابم ینی هەب بە هەج وەسیلەیە بکرێت من لەم پێم خۆش بوو کە وابی هەر کەسێکی تر من خۆم یایکە دروشمی دەوڵەتی کوردی بەرزکات ئێمە توانین پرسیارێ بکەین ئەی باشە ئەو قسەی کاگاسۆ دروستە کە دروشمی دەوڵەتی کوردستان استراتیژی کوردستان تا ئێستا بەرز نەکراوەتەوە بەس تەنها دەوڵەتی شاه مەحموودە کە لە سنووری دەوڵەت ناتە خوارەوە کەوەی بۆ نەکرا وازیێنە نهات بە هیچ حلێکی تر نەوەستا ڕێ هیچ ڕێگەی تری قبول نەکرد کاکسیارێکەکەم گەر بە کورتی وەڵامم بیتەوە تۆ وەکو مافناسێک وەکو کەسێکی قانونی وەکو خۆشت وتت لە ڕووی قانونەوە ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی تا چەند پێویستی بە ڕەزامەندی بەغا هەیە و تا چەند پێویستی بەگەڕانەوە بۆ میساقی ئومەمی متحیدە بەڵێ من بە هیچ جۆرێک پێویستی بە ڕەزامەندی عێراق نییە پێویستی بە ڕەزامەندی هیچ وڵاتانی تر نییە ئەوە میلەت خۆیەتی وحدەی میلەتەکە خۆیەتی کە قەراری ئەوەداوە تۆکمەیی خۆی و ئەو استراتیژە بڕیاری ئەوەدا تۆ لە دنیا ناتوانانی چاوەڕوانیەکەیتی عاجز بێتی هەڵوەشا کەس نەچووداوە لە کەسکە ئیمپراتۆریەتی بەریتانی هەموو ئەو وڵاتانی کە کۆلونیالیزم بوون وەکو نازمی ئیسپانی وەکو نازمی پورتوگالی وەکو نازمی فەڕەنسی کەس نادچێت لە پایتەختەکە داوای هین لێ بکە یەک ڕێگای ڕێگەی چوونە دەرەوە گەلی کورد ئەو تاقەی تایە ئەو زەیی تایە کە بتوانێت گەلێک بتوانێت حکمی ذاتی فەرزکە فێدراڵی بسەبێنێ دوایان دەوڵەتی زۆر باشە دەست خۆمان ترساوین لەو قەزەیە و بەداخەوە سەرکرداری کوردی لە دوای شاه مەحموودەوە ئەو لەو استراتیژیا درسیە وە ئەگەر بڵێ بۆ کۆمەڵی هۆی ئایدۆلۆژی هەیە کە سێ جۆرە شتەیە کە ڕزی دەوڵەتی کوردیەکە یەک هەر ئیمانی پێی نییە بۆ باوەڕی بە دەوڵەتی کوردی نییە باشە تو بڕوا بە دەوڵەتی کوردی نییە چۆن دەوڵەتی تر قبوڵەکەی تو بە چون مافێک دەتوانیت دەوڵەتی کوردی ڕەبستکەیت چۆن عێراق قبوڵەکەی مەسئلەی دیموکراسی بوونی عێراق دیموکراسیت جانبێکی ئەخلاقی هەیە جانبێکی علمی هەیە دیموکراسی لە عێراقا تۆ ئەگەر بەو پەڕی دیموکراسیش بێت لە 350 ئەندام پەرلەمان 50 ئەندام پەرلەمان دەیە تۆ قەت ناتوانانی نسابێکی قانونی بەدەست بێنی یعنی دیموکراسیەتەکە بۆ ئێمە غەڵەتە دیموکراسیەکە چارەسەر هیچ گەلێکی زۆر باش دەستە خۆش بێ بۆی کاتی میوانەکانیش نەخۆین کاگاسۆ کاکسوارە هەڵێت کە ئێمە پێویستە سەیری دەرەوە بکەین تۆش بە پێچەوانی ئەوواڵی پێویستە ئێمە لە ناوخۆ خۆمان ڕێخینەوە پاشان هەنگاوی بۆ بنین لەسەر کۆی قسەکانی کاک سوارە ڕاتچیە لەسەر قسەکانی بەڕێزانەوەی کاک مەحسینیش سێ ڕگەزی ئەساسی هەیە بۆ دروستکردنی دەوڵەت کە خاکە گەلە دەسەڵاتە ئێمە هەرسێکیمان هەیە ڕگەزێکی تر کە سەروەریە ئەم سیانە بەرجەستە کاتۆی کاتە دەوڵەت ڕگەزی پێنجەمیان کە بە منەڕەتی دانراوە دانپێدانان خۆی بێ بە تەحسیل حاصل یان لەوێ بەرەنجام ئەگەر تۆ ماینتر هەبێ ئەوی تر دانیشی پیانەندرێن تۆ بوونەوەرێکی هەیت و زیندوی تو ئەژیت بۆی دەوڵەت بوونەوەرێکی زیندووە ئەم بوونەوەرە زیندووە خۆی لە خۆیدا زیندوو نەبێت بوونی خۆی نەسەلمان دەبێت نەتوانێت درێژە بمانەوەی خۆی و گەشەکردنی خۆی بات بە بڕیار و بە حەز و بە ئارزوو دروست نابێ ئەو لێکدانوانی کە هەندێک ئەڵێن دەوڵەتی کوردی ئەنجاوش کە بۆ خۆی مشتومڕی لەسەرای دەوڵەتی کوردیا کوردستانی بە پڕایم دەوڵەتی کوردی دەربڕنێکی هەڵەیە بێ دەوڵەتی کوردستان باسکەین دەوڵەتی کوردستان بە خەونی شاعیران زانن بە بڕایم لا هێنێ بەڕاستی خەونی شاعیرانە و ئەوەش ئەوەی کردۆ بە خەونی شاعیران دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانن چونکە بەڕاستی بەکردەوە ئیشان نەکردو بۆ ئەوەی کە ئەم ڕەگەزانە پایەدارکەن ئەم سێ ڕەگەزە ئێمە هەمانە بەڵام هەرسێکی بە نوقسانی
باز لە خاکەین خاکەمان نقصانە ئەمە ئێستا هەرێمی کوردستانی لەسرە تۆزە لە نیوە زیاتری هەرێمی کوردستانە باسی کوردستانی گەورە ناکەین کە باز لەگەل لەکەین گەلێکی تۆکمەی وشیاری بە ئاگای تێکەڵ کراوی ئاوێتەکراوی هەست بە هەستی هاوبەش هەست بە بەرژوندی هاوبەش بەڕاستی لە ئێمە نەک دروست نەکراوە گەلەکەمان لێک دابڕێنراوە بە شەڕی ناوخۆ بە ململانی حیزبایەتی بە ناوچەگەرێتی بە زیندوکردنەوەی هۆزگەرێتی بە هەموو ئینتیما بچووکەکان گەلەکەمان کە ڕەگەزی دووەمی بنچینەیە پەرد کراوە و ئاوێتە نییە ینی تۆکمە نییە ڕەگەزی سێمان کە دەسەڵاتە بەڕاستی دەسەڵاتێکمان نییە کە جێ دڵخۆشی بێ جێ هیوا بێ خەڵک تەمەنای بکە بەم دەسەڵاتی ئەمانتوانی شەڕی نمونە بکەین هەم بۆ سەنجڕاکێشانی ناوچە دابڕاوەکانی هەرێمی کوردستان هەم بۆ سەنجڕاکێشانی پارچەکانی تری کوردستان ئەوەی کاک محسینوتی باسکردن لەوەی کە ئێمە قرار لەوە بین کوردستانی گەورە ئەوە وەکو دەستدرێژیکردن وایە بۆ سەر مافی پارچەکانی تری هەرێمی کوردستان بڕامان بۆ بێ هەر پارچەیە بۆ خۆی بڕیار چارەنووسی خۆی بە بەڵام بێ ئەو خەونشمان هەبێ کە بتوانین نمونەیەکی وا دروستکەین کە چۆن ئەڵمانیەکان یەکیان گرتەوە نمونەی یەکگرتنەوەمان زۆرە ڤێتنامێکی گرتەوە زۆر نمونی لە بابەتەمان هەیە زەمینە سازکەین لە داهاتوە ئەوە زۆر باش ئەوە ڕووبات بۆیە ئەمەش بە چیەکرێ دیێمەوە سەر و خاڵی هەوڵ بە پتەوکردنی پایەکان لەسەر ئەو بنەما بابەتیانی کە هەن ئمە پایەکانمان دروست نەکردووە پایەکان یەکیان ئابوووریەکی بەهێزی لەسەر پێخۆڕاوەستاوە ئێمە ئابوووریەمان نییە ئابوووریەکی فشۆڵی زۆر باشە دێمە سەرلایەنی ئابووریش کاگاسۆ دێمە وڵات بمبورە کاکات لواب کاکسوارە لە قسەکانی وتی لە دوای حکوومەتەکەی شێخ مەحموودی حەفیدەوە قیادەی کوردی جەراعەتی ئەوەی نەبووە کە باس لە دەوڵەتی کوردی یاخود دەست بۆ ئەم مەسلەیە بەرێت دوای ئەم ناوبڕە وەڵامەکەم لێوەرەگرم بینەرانی عزیز ناوبڕێک و بەردەوام بێت لەگەڵ